دەیەکە شەوی ڕابردوو لە ناو شاری ڕانیا کاژمێر 9 تەرمیچەند هێنا نەخۆشخانەی گشتی ڕانیا بە ناوی سین عین ئەلف تەمەەن 30 ساڵ دانیشتی شاری ڕانیا کە خاوەنی مۆبیلیاتێکە لە ناو شاری ڕانیا لەلایەن چەند کەسێکەوە تەقییان لێکراوە دوای ئەوەی کە دەستمان کرد بە لێکۆڵینەوە و لە هاوکات دەرکەوت لە هەمان کاتدا 2 کەسی تریش لەگەڵی بریندار بوون دوای کەسەکان کە ناسرااو بوون ئەمڕۆ پێشنیوەڕۆکەی 5 کەسەکە خۆیان ڕادستی بەڕێبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین کرد کە تایدا لەو 5 کەسانە باوکێکیانە کە بەوتەی خۆی باوکەکە بکوژی سەرەکیە و خۆی هەستاوە بە کوشتنی ئەم کەسە و بریندارکردنی 2 کەسەکەی تر دواتر بەپێی مادەی 406 لە یاسای سادانی عراقی هەر 5 کەسەکە لە ئێستادا ڕاگیراون و لێکۆڵنەوە لەگەڵیاندا بەردەوامە وەکو باسشم کرد 4 کەسەکە کوڕی